یەکەمین دیبێتی ڕاستەوخۆ لە نێوان هەردوو کاندیدی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان و دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و کاندیدی کۆمارەکان بەڕێوەچوو. کەناڵی CNN ئەمریکا لەبارەی دیبێتەکەەوە بڵاوی کردەوەکە خراپترین دیبێت لە مێژووی هەڵبژاردنەکانی ئەمریکادا بەڕێوەچووە. بەو پێی چەندین جار هەردوو لا هێرشیان بە زمانێکی زبر و بازاڕی کردە سەر یەکتر. دیبێتەکە نزیکەی 90 خولەکی پێچوو. کەناڵی فۆکس نیوز میواندەری لە ئەستۆ گرتبوو. پرسەکانی پڕکردنەوەی کورسی دادگای باڵا ئابووری قەیرانی کۆرۆنا گۆڕانکاری ژینگەیی و ئەنجامی هەڵبژاردنەکان لە گرنگترین بابەتەکانی دیبێتەکە بوون. هەردوو کاندید لە سەرەتای دیبێتەکەەوە باسییان لە پرسی پڕکردنەوەی کورسەکانی دادگای باڵای فیدراڵی کرد کە لە ئێستادا ڕۆڵی سەرەکی هەیە لە یەکلایەکردنەوەی چەند پرسێکی سیاسی نێوان دیموکراتەکان و کۆمارەکان وەک بیمەی تەندروستی. ئەوەش بەهۆی ئەوەی یەکێک لە دادوەرەکان کۆچی دوایی کردو تا ئێستا شوێنەکەی پڕ نەکراوەتەوە. هەرچەندە ترامپ ئێستا ژنێشی بۆ ئەو پۆستە کاندید کردووە. دیموکراتەکان دەڵێن ئەوەی ترامپ کاندیدی کردووە دژی ئەو یاسا تەندروستیانەیە کە لە کابینەی باراک ئۆبامادا دەرکراون. جۆ بایدن لەو بارەوە وتی ترامپ دەیەوێت لە دادگەی باڵا کۆتایی بەم یاسایە بهێنێت. لە ئەنجامی ئەم کارەشدا بیمەی تەندروستی 20 ملیۆن کەس دەبڕدرێت. دووەم پرسی مشتومڕەکانی نێوان هەردوو کاندید تایبەت بوو بە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. جۆ بایدن وتی تا ئێستا لە ئەمریکا زیاتر لە 200,000 کەس بەهۆی کۆرۆناوە گیانیان لەدەستداوە و زیاتر لە 7 ملیۆن کەسیش تووشی ڤایرۆسەکە بوون. بەڵام دۆناڵد ترامپ تا ئێستاش هیچ پلانێکی جددی بۆ بەرەنگاربوونەوەی پەتاکە نییە. لە بەرامبەردا ترامپ تاوانی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەی خستۆ ئەستۆی چین وتی ئەگەر گوێمان لە ئێوە بگرتایە بەشێکی زۆری کەرتەکانی وڵات بە کراوەی دەمانەوە. لە ئێستادا ژماری ئەوانەی گیانیان لەدەستداوە 2 ملیۆنیشی تێدەپەڕان. لەبارەی گەشەی ئابووری ئەمریکاوە ترامپ وتی گەورەترین ئابووریمان لە مێژوودا دروست کرد بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا چالاکیە ئابووریەکان وەستان. ترامپ باسی لەوەش کرد متمانەی بە دەنگدان نییە لە ڕێگەی پۆستەوە. وتی دەیان هەزار کارتی دەنگدان کە دەنگ بەو دراوە لە جۆگە و زبڵدانەکان فرێدراون. هەروەها وتی لە دۆخێکدا کە 80 ملیۆن دەنگ لە ڕێگەی پۆستەوە دراون ڕێگەگرتن لە ساختەکاری ئێجگار سەختە. هۆشیاریشیدا لەوەی کە پرۆسەی هەڵبژاردن بەباشی بەڕێوە ناچێت. لە بەرامبەردا جۆ بایدن داوای لە گەلی ئەمریکا کرد کە بچنە سەر سنووەکانی دەنگدان و وتی ئەم پیاوە لە دیاریکردنی ئەنجامی هەڵبژاردن ئێوە سارد ناکاتەوە بڕۆن و دەنگی خۆتان بەکاربهێنن. لەبارەی گۆڕانکاری کەشوهەوا ترامپ وتی گۆڕانکاری کەشوهەوا تا ڕادەیەک پەیوەندی بە خەڵکەوە هەیە و باسی لەوە کرد کە بەردەوامی ئاگرکەوتنەوەکان لە ڕۆژئاوای ئەمریکا بۆ خراپ بەڕێوەبرنی دارستانەکان دەگەڕێتەوە. هاوکات جۆ بایدن هێرشی توندی کردە سەر ترامپ وتی لە سەردەمی ئیدارەی ئەم سەرۆکەدا لاواستر بووین، نەخۆش بووین، جیاکاریمان کرد و هێرشبەرتر بووین. ئیدارەی ئۆباما چۆکی بە ڤلادیمیر پۆتینی سەرۆکی ڕووسیا دادا بە ئاماژەدان بە ترامپی ژووتی ئەم سەگی پۆتینە. ترامپیش بانگەشەی ئەوەی کرد کە هۆنتەری کوڕی بایدن پارەی لە سەرۆکی شارەوانی مۆسکۆ وەرگرتووە و بەهۆی بەکارهێنانی کۆکاین لە سوپا دەرکراوە. لە میانەی مشتومڕی نێوانیان باسی ڕەگەزپەرستی هاتە ئاراوە کە ماوەیەکە لە ئەمریکا زەق بۆتەوە. بایدن وتی دۆناڵد ترامپ پرسی ڕەگەزپەرستی زەق کردوتەوە و هۆکار بووە بۆ ئەوەی ڕووداوەکانی ئەم دوایی ناو ئەمریکا ڕوو بدەن. خودی ترامپیشی بە ڕەگەزپەرست ناوبرد.